دکتۆر ڕێبوار دوێنێ کاردانەوەیەکی زۆر لە پەرلەمانی عێراق و لە نێوەندی سیاسی عێراقیشدا هەبوو سەبارەت بە پەسەندکردنی بەرنووسی بودجە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی شیعەکان لەبەرەوەی ناوی کورد و ناوی عەرەبی سوننە هاتووە لەو بەرنووسەدا. پرسیارەکە لەوەدایە ئەم کاردانەوەیەی شیعەکان لە جێی خۆیەتی؟ یعنی من تێگەم کە بۆچی شیعەکان تۆزێک بڵین شڵەژان، بەڵام بەڕاستی هیچ شتێکی تازە ینی پێیز بۆ کاردانەوەی ناکات، ینی ئەو کاردانەوەی شیعەکانیەتی لە قەواری خۆیان نییە. ینی چونکە ینی ئەگەر ئەمریکا لە بەجەتی خۆیان دەرامەتێدا بنێ بۆ چەکدارکردنی هێزی پێشمەرگە و هەندێک لایەنی سوننەکە پاڵپشتی حکوومەتی عێراقن، وابزانم شتێکی خراپیتیانی. بەڕای جەنابە ئەم جۆرە کاردانەوانە کاریگەری دەبێت بەسەر متمانەی نێوان کورد و هەروەها شیعەوە بۆ خۆت دەزانی، ینی لە 2023ەوە کورد شیعە بە هاوپەیمانێکی استراتیژی خۆی دادەنێ لە عێراقدا. دیارە کاردانەوەیە بێتە، چونکە ینی شیعە زۆر خراپ شڵەژاوە بۆ ئەو ینی لە کاردانەوەی بەرنووسەکە. ئەمە دیارە کوردیش بۆ هایتیەکە کە شیعە بە جۆرێک سەری کوردەکە ئەگەر کورد چەکدار بێ ڕەنگە ئاسایش عێراق قاتە مەترسیەوە، کە شتێکی وان نییە بەڕاستی، چونکە ینی کوردستان نزیکەی 1000 و چەند کیلۆمەتر سنووری لەگەڵ داعیشە هەیە، تا شەڕێکی سەرسەخت لەگەڵ داعیشە ئاکات. خۆگە وڵاتە ئەمریکەکان پێشمەرگە چەککا بۆی بڵین بە جۆرێک کۆنتترۆلی داعیش بکات، ئەمە کارێکی زۆر باشە، چونکە دیارە ئەمریکا خۆشی داعیش بە هێزێکە ئەناسێ نەک تەنها مەترسیە لەسەر عێراق و سووریا بڵین وەرەڵاتی ناوەڕاست، بەڵکو مەترسێکی گەورەیە لەسەر ئاسایشی جیهان. دکتۆر یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە لە کاتی هێنان و بردن و جم و جۆڵەکانی ئەو هێزەی کە بە حەشدی شەعبی ناودێر دەکرێت لە عێراقدا و نزیککردنەوەیان لە سنوورەکانی هەرێمی کوردستانی عێراق لایەنی کوردی بێجگە لە چەند ڕاگەیاندنێکی کورد، ینی کاردانەوەیکی لەم شێوەیە نەبوو وەکو دوێنێ لە بەغداد بینرا. بۆ ینی بەڕاستی وایە کورد کاردانەوەیەکی زۆرتری لەوە هەبوایە، ئەوەش پیشانی ئەیاکە وەبزانام چەند جارێکی کەش باس کراوە کە کورد لە بەغا چالاک نییە، دەنا ئەبوایە کورد وەکو بەشێک وەکو بەشدارێک لە عێراقا، وەکو بەشدارێک لە حکوومەت و لە دەوڵەتی عێراقا کاری بۆ بکردایە کە سوپایەکی نیشتیمانی عێراقی دابمەزرێنێ. بەڵام هەم کورد هەم شیعەکان هەم سوننەکان ئەگەر ئەمانە وەکو هێزی سیاسی سیر بکەیت، هەر هەمویان هەریەکەیان خەریکی چەکدارکردن و بەهێزکردنی خۆیەتی، هەر بۆ شەکای بینی کە بڵین گفتوگۆ لەسەر دەوڵەت و حکوومەت دەکرێت، هەمیشە ئەو پۆستانیان پێویستە کە بڵین کە بخۆیان پێڵێن پۆستی سەروەری، بۆ نمونەوە وەزارەتی بەرگری، وەزارەتی ناوخۆ نەوت. ئەمە کارێکی وای کرد، ئەمە ینی ئەوە کارێکی وای کردووە کە خەڵکی ئاسایش وەکو ئێمانان هیچ باوەڕێکی بە هێزە سیاسەکان نامێنێ، چونکە هێزە سیاسەکان لە عێراقا بۆ عێراقێکی بۆ دەوڵەتی عێراق کار ناکەن، بۆ دامەزرانەوەی دەوڵەتی عێراق کار ناکەن، بەڵکو هەر لایەنێکیان بۆ خۆی کارەکات، کە بۆ خۆشی کارەکات. دیارە هەموو کەسێک مەترسی لەوا بێ، ئەنی مەبەسم لە هەموو هاوڵاتێکی عێراقا مەترسی لەوە ئەبێت کە ئەم هێزە شیعە بێ، سوننە بێ یا کورد بێ، خۆی بە هێزەکە و ئاسایشی عێراق هاتە مەترسیەوە. ئەمە کارێکی خراپەکان بۆ لە عێراقا بێ. بۆ سنی من کوردە بواە سەرسەختانە بەرامبەر دامەزرانی حەشتی شەعبی بۆستایەتەوە، زۆرتر هەوری باە کاری کردایە کە سوپایەکی نیشتیمانی عێراقی دابمەزرێ، بەڵام بەداخەوە کورد هیچ کاریگەریشی نەبوو لەوە. و ئێستاش بە بۆچوونی من ئەگەر مەترسی داعیش، ئەگەر ئەواکەرێکی زۆر گەورەیە مەترسی داعیش نەمێنێت، ئەو حەشتی شەعبێ مەترسێکی گەورەیە لەسەر هەم لەسەر کوردستان هەم لەسەر سوننەی عێراق. باشە دکتۆر، ئەم ڕەوشەی کە دروست بووە لە نێوان کورد و شیعەدا، ئەو جۆرە کاردانەوەی شیعەکان ناشزانین لە پشتی پەردەشەوە چی ڕوودەدا، ئەمانە دەبن بە زەمینەیەک بۆ لێک نزیکبوونەوەی زیاتری کورد و سوننە؟ ینی ئێستا ئەمە بەڕاستی پێشبینیەکەین، ینی کاریگەری ئەبێت بە بۆچوونی، ینی ڕەنگە کاریگەری هەبێت لەو کە کورد و سوننە لێگنجەوە بە بۆچوونی من سەنجاری کەش باسمان کردووە، ئەگەر کورد هەوڵ با لە سوننە نزیک بێتەوە لەو سوننە توڕەوە ناڵێم کە تەڕوشکە سووتێنێت، بەڵام بمانەوێت نەمانوێت سوننە
بەشێکە لە عێراق خەڵکی سوننی بڵێ عەربی سوننە بەشێکن لە عێراق نزیکەی لە سا نازام 12 تا 15 بن دراوسی کوردیشن ئێمە ناکرێت لەگەڵم سوننا وەکو کورد کاڵێمە وەکو کورد ناکرێت کورد بەشداری بکە لەسەر کوردکردنی سوننە وەکو خەڵک وەکو بڵین نەتەوە بە بۆ سونی من خۆ ئەگەر ئەم کاردانەوەی شیعە یارمەتیەوە بات هێزە سیاسەکانی کوردستانیان بڵین حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ هێزە سیاسەکانی سونە لێک نزیکنەوە هەردووشان وێکۆ کار بکەن بۆ ئەوەی کە دەوڵەتی عێراق دابمەزرێتەوە و ئەو تەقسیمێک هێستا بووە لە بینی شیعە و کوردستان کەمتر بێتەوە یا کاڵ بێتەوە بەچوونی منەوە کارێکی زۆر باشە. ئەم جۆرە دابەشبوونە یاخۆ ئەم جۆرە کاڵبوونەوەی کە جەنابەت ئێستا ئاماژە و پێکرد بەرەو ئەوە دەڕوا کە عێراق دابەش بێ عێراق دابەش بووە ئێستا حاڵی حاضر عێراق لەسەر زەوی دابەش بووە کورد پەیوەندیشی گەورەی بە عێراقەوە نییە ڕاستە لە پەرلەمانە بەشدار لە حکوومەتا بەشدارە بەڵام بەڕاستی کاریگەر نییە شیعەش بەشی خۆی چڕیوە ئەوەی کە ئەژمێنێتەوە دابەش بۆ بەدەی بەسەر داعیش و هێزەکانی تری سوننا ئیتر نازام دابەشبوون لەوە زیاتر بێت چی بێ بەڵام ئەوەی ئەم دابەشبوونە دابەشبوونێکی ئەتوانم بڵێم هەمیشەیی نییە دابەشبوونێکی بە کەڵکیش نییە چونکە عێراق بۆ زۆرە بەڕاستی بەردەوام نابێت لە کۆتاییشە خەڵکەکەی خۆی زەرەڕەکات ئێستا ئەبووە هێزە سیاسەکانی عێراق بە هەموو جیاوازێکیانەوەیان گرتایە بۆ ئەوەی کە هیچ نەبێ مەترسی داعیش کەم بکەنەوە چونکە داعیش مەترسیە لەسەر هەموو لایەک لەسەر خەڵکی سیڤڵ لەسەر ئاسایشی ئەو ناوچەیە بەڵام ئەوەش بە جۆرێکی کاریگەرانە نیە ئەمڕۆ. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و شیکەرەوەی سیاسی سوپاسە دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانە.